عرض السلام و خەسەنەوەی مەسلە خەمەتتانە بەخێر بن سەر چام بەنە ئاگرین میرەکیم 42 ساڵمە تقریبان هەڵەهۆشێ 18 ساڵە خەری کارە سوزەندوزی و منجەقدوزیم ئەوایل من تقریبان دەوران دەبیرستان بوو کە شڕام کرد بەکار کە لە تەریق زەنگێ بە نازەنگ هەرفۆفەنمان بوو من ئەم کارمە شڕۆ کرد بعد ئیتر کارگەلێک کە هین شخصی خۆم بوو شڕام کرد بۆ کارگەلە مشتاقی ئەم سوزەندوزیە بووم واقعاً بەڕاستی بە حەقیقەت مایە شانازیە کە من توانیگمە لەم حرفە کە بتوانم ڕۆونەق بم بەکارەکەم بتوانم بیشتر خانم گەل بناسنم بەم ڕەسەن و بەم لەباسکە کە لەبین نەچێت لەباسی کوردی واقعاً حیفە کە لەبین بچێت و پایەک بوچکەوە بێت و کەمەوە بێتەوە بەڵێ خۆب خانەوادە شەرتە ئەترافیان شەرتن ئێمە چۆن کوردین واقعاً خانوادەمان چۆن ئێمە کوردی پۆشین منیش توانیگمە لەم حیتەی کاری خۆمە لەباسی کوردی و جلو ڕەسەنی کوردی محفوظکەم من ئەوائل کە خەریکەم کارە بووم تقریبان هەڵەگەڕێتەوە بۆ 12 ساڵ لەمەوبەر کە ڕۆژێک لەبەر دوکان مەنجوق و کاکە شارامەوە ڕەت بووم تیکێ پارچەیان بوو من ئەو پارچەمە هاوردەوە کە لە بانی منجوقدوزیم کرد بردمەوە بازم چەند تیکێتر پارچێ بوو تاقە پارچێ بوو کاکە شارام فەرمی کە دروستی کەم بردمەوە براژنم مشتاق بوو ڕەفیقەکانم هاوساکانمان دام بە ئەوانیش کە دروستیان کرد توانیم کە لە تەریق ئەم کارۆ کە ئەنجامیەکەم سری خانم گەلیش بە واسطەی فەرزەن براژنم بە واسطەی ڕەفیقی و بە واسطەی خانم گەلێترەوە من سری خانم هەسم خانمەز بێبەزاعەتە خانمەز بەد سەرپەرستە خانمەز بێ سەرپەرستە ئایسا تقریبان هەڵەهۆش شاید من 100 نەفەر 90 نەفەر خانمم هەست کە بافەندە کارم بۆکەن لە ماڵەوە بەنابەر سری کارگەل کە بتوانن کۆمەک خەرجێ بن بۆ خانەوادەیان نەخێر من هەسم لە دێگۆلانە هەسم لە سراوقامیشا هەسم نەنەڵە هەسم ئاساوڵە هەسم لە دووشانە هەسم ئەتراف سنەم هەست لە دێگۆلانە لە قوروا کە خەریکم کارم بۆکەن من سارا قادریم فروشنده منجوقم چەند ساڵە لێرە کارەکەم و هەم کاری فروشندگی ئەنجامام هەم ئەوەی کە تەک بافەندەکانە ارتباتم هەست تەک خەیاتەکانە ارتباتم هەست و ئەوەی کە لێرە خۆشم کار بافەندگی ئەنجامام دووسێتەر هەم هەست سوخمە دروستەکەم و فرە خۆشحاڵم کە لە ناوە مجموعە کارەکەم چۆن واقعاً کارێکە کە تەک ڕۆحیەی بنیامە سازگارە و ئەوێتە باعثەوەی کە بە شادی و بە خۆشحاڵی تواو ڕۆژەکان بنیام بگوزارێت واقعاً من ئایسا 20 ساڵمە وەلێ ئەوەی کە هێشتا سوخمێ و جلی کوردی خۆمان ئەوەمە ڕێگا و ئەوەمە باعث ئەوەی کە مردم هەتا فارسەکان هەتا تورکەکان عەرەبەکان ئستقبالکەن لە ئەم کار ئێمە ئەوێتە باعثەوەی کە واقعاً ئفتخارکەم هەم بە خۆم هەم بە شۆڵەکەم بە کارێکە لێرە ئەنجامی ئام چۆن ئەوەی کە ئێمە بە ئەم سن و ساڵەوە هێشتا عەلاقەیە شەدیدێکمان بێ بە جلوبەرگی کوردی خۆمان زۆر باشە. بەڕاستی خانم گەلی کە تەعەسسوبیان بێن نسبەتێ بە لەباسی کوردی و کورد پیشوازی لێکەن ئستیقباڵی لێکەن ئێمە هەسمان بۆ چەندە هەسمان واقعاً خۆشی تێ لە شارگەلێ تریشەوە هەر هەسمان شارگەل فارسنشینمان هەست کە مشتاقە لەباس کوردین بۆ مەراسمەکانیان ئیسفادەی لێکەن ئەیسێنن دروستیەکەن ئەم کارگەلمانە هەسمان لە شارگەلێ وەک ئیسفەهانەوە بیشتر هەسمان شماڵمان هەست شیرازمان هەست مەشەدمان کە بێ نەهایەتە حەز بەم لەباسگەل ئێمە نەدروستیەکەن کشوەرگەلێکیشمان هەست وە کشوەرێ ژاپۆنمان بووگە قەزاقستانمان بووگە کە مقداری قەدیان سوخمەکانیان ئەوان بەسڵا بۆڵەنترێکە وەلێ ئەوانی فرەفرە مشتاقن بەم لەباسگەلەکە نەبەریان نەخێ من بیشتر کارەکان خۆم تەڕاحی و دیزاینیەکەم مادامی کە دیزاینم کرد و تەڕاحی کریا دریا بە تەحویل دوکانش لە تەریقی پیجەکەیانەوە بۆ تەبلیغەکە کە دای ئەنن لەو تەریقە ئەتوانن مشتری فەرزەن ئەو شتە پەسەندکەن و سفارشی بن پوششێک کە هەسمان ئێمە شکارێکین کە ئەم پوششە لە باسی کوردیە واقعاً تەرویجی بین ئێرتقای بین لەبەریکەین لە دەرۆ لە مەراسم گەلێکە بتوانین کە بۆ هەر مەراسمێک ئەچین ئێمە لەم لەباسە سفادەکەین کە ئەم لەباسە بەسڵاح
فراموش نەکردێت ئێمە ئەتوانین بۆ جۆرە بتوانین کە پایداری کەینەوە. وەڵا ئێمە لە ناو پەیجەکەمانە هەر لە جلوبەرگەکان خۆمان هەر بە ناوی کوردی ئستفادەیەکەین، بە لیباسی کوردی دایەنین، بە سوخمەی کوردی دایەنین لە کەلمەگە لێ فارسی مەسەڵەن وەک جلیقە و وست و ئەم چتکە لە ئستفادە ناکەین، چۆن ئەمە هەر تاریخ خۆمانە، هەر هین شارە جوانەکەی خۆمانە و ئێمە هەر ئەوەی کە ئێژین بە ئەو کارگە لە سوخمە و هۆنەر دەستێ خانمەکان شار خۆمانە، ئەوە هەر افتخاری هەست بۆمان و تا جێگەی کە بتانین و لە ڕێگەی ئەم کارە تەلاشەکەین و هەر بە ناوی سوخمە و جلوبەرگی کوردی ناویلی. مردم هەر تا ئەچێتە بەرەوە و هەر علاقەیەک شەدیدتریان هەست بە چتگەلێ قەدیمی چتگەلێ واهین تاریخ بێ ئایسا هەر ئەم سوخمەکە لە بەرخۆمە سکەکانی سکەی دووقەرانی قەدیمیە هین زەمان زووە کە ئیسە دوارە ئێمە هەر لەسەر جلوبەر کوردی استفادەی لەکەین، ئەیکەینە سوخمە، ئەیکەینە کڵاو، ئەیکەینە گەردەنبەند، دوکمۆدۆڵاوی پێ دروستەکەین و مردم واقعەن تەرەفدار ئەم مودلنا باوجود ئەوەیەکیشە مەسەڵەن مودێلێکی سادەست وەلێ چۆن سکەکانی قەدیمیە و هین زەمان گوزەشتەست هەر مردم علاقەیان پێ هەست. پارچێک ئەتوانیت فەرزەن ئەمە ساتەنە، ئەمە مەخمەڵە، هەستمان پارچە گەلێترەکە زەڕی پێژن لە هەر لەبان هەر پارچێکەوە ئەتوانی ئێمە ئەم دیزاین و ئەم تەڕاحی ئەنجام بین. خب ئاسان کە بێژی نییە، ئێمە سری کارەکانمان هەستێسە فەرزەن ناو بازار سناپەیان ناوێ مەجبورین کە لە تاران ئاتەهیەکەین. دوو ڕیاڵی گەلێک کە زوو بوو گەز 50 ساڵ لەمەوە بەر ئەوانیشە کە بە نۆدرێت ئەتوانین بە سەختی پەیاوێ بۆمان ناو بازارانیە مەجبورین لە شارگە لێترا لە جێگەگە لێ تراپەیەکەین. ئێمە لە مەراسمگەلی وەک مەراسمی شەوچلا ڕۆژێ نۆرۆز کە بیشتر ئستیقباڵەکان بە خاطرەوەی کە تازگی بێ بۆ لباسەکانیان ئەچنە جێگەیەک بیشتر خوێ نیشان بات، ئێمە ئەو ئەیامە بیشتر سفارشمان فرەترێکە بێتەوە. ئێمە چۆن لە سنە دوو دوکانمان بوو بیشتر مشتریەکانمان فرەترەوە بووە و متەقازی فرە بوو، با توانیمان شکر بۆ خوا لە کامیارانە شۆبێتری لێبات کاکە شارام، شۆبێتریشمان هەر لە مەهابەتە کە واقعەن مشتریمان بێشەس حەدا توانیکمانە شکر بۆ خوا ئەم کارە بۆ جۆر ئەرتقابات و پیشرەفت کات. بەڕاستی قیمەتی کە لە سەرۆبێ وەلێ چۆن ئێرقی خاسیان هەست بە نسبەت بەم لباسگەلە بۆیان مهم نییە. قیمەتی تەلەسەری شۆبێ هەر مهم نییە بۆیان، چون واقعەن ئێرقی خاسیان هەست نسبەت بە لباس سەنجن کوردی و بەم سوخمەگەلە. ئێمە خۆمان لێرە هەرچەمان هەست توا و چتگە لێوە ڕبتی بە لیباس کوردی و جل و بەرگی کوردیەوە بێت، ئێمە لێرە هەستمان خۆشیان بێن بۆ ئێرە ئێمە مشاورەیان پێ ئاین ڕاهنماییان نەکەین، نمونونەکاریان پێ نیشان ئاین کە هەر کەسێک لە هەر سن و ساڵێکە چە لیباسی لەبەر کردگە ئەکسی پێ نیشان ئاین و کۆمەکی یەکەین کە بتانێ لیباسێ جیاوازی بێت کە بتانێت لە ناو مەراسمەکان یا شرکەتکار لە ناو مێمانیەکان یا و هەر لە ناو زندگی ڕۆژمەرەی خۆیان لەو چتگەلە بتانە ئیسفادەکات. ئێمە دوکانەکەمان کولەن دوکانێکی جیاوازە لە ناو ئەم پاساژە و شکر بۆ خوا هەمیشە دوکانمان شلۆقا یانێ مردم کەس فەرق ناکات چە فارس بێت، کورد بێت، عەرەب بێت، هەر توریستێک کە تێ بۆ ناو ئەم پاساژە دوکان ئێمە خۆی ئەنمانێ لە ناویان ناواقان، چۆن جلوبەرگی کوردی شتێکە کە هەر بنیامێ جەزبەکە فەرق ناکات چە زوانێکی بێ خەڵک کوێنە بێت و لە کوێنەوە هاتوێ. ئێمە ئەیسە لە سێ شارە نمایندگیمان هەست، نمایندگی ئەسڵیەکەمان هەر ئەمەسە کە ها لە سنا، ها لە موجتەمەعی بانتەعابیدەرە تەبەقەی خوارە و لێرە هاین لە خەمەتیانە و ئەوەی کە لە شار کامیارانە نمایندگیمان هەست، لە شار جوانەکەی مەهابەدا نمایندگیمان هەست، نمایندگی لە تواو دنیاش قبوڵەکەین هەر کەسێک گەرەکی بێدای بنێ و ئەوەی کە مشتریەکان ئێمە وەختێ تێن بۆ ئێرە ئێمە ڕاهنماییان نەکەین، ئەگەر جلێکیش سوخمەیەکیش سایزیان نەبێت ئەوان هەر گەرەکیان بێ ئێمە دروستیەکەین بۆیان و ئەرساڵمان هەیە بۆ تواو دنیا
و بە هەرچی شێوە کۆمەکیانەکەن کە بتانن لەم جلوبەرگە کوردی استفادە بکەن. ئەم جلوبەرگە ئایسا لەسەر هەرچی لیباس استفادەیەکان، لەسەر لیباس فارسی استفادەیەکەن، لەسەر لیباسی شماڵی استفادەیەکەن. ئێمە مشتری لێرە مشتری تورکمان بووگە، مشتری عەرەبمان بووگە، مشتری کوردیشمان کە هەر هەمیشە زۆرە شکر بۆخوا مشتری فارسیشمان هەست لەسەر پێیجەکەیشمان مشتریەکانمان هەر ئەکسەرن فارسن و لەسەر لیباسەکان خۆیان استفادەیەکەن. وەڵا ئێمە ئێستا چۆن شەو زمسان هابەڕێگەوە لە ئەم نزیک شەو زمسانە فروشمان فرەترە فەرق ناکا هەم لە ناو پەیجەکەمانە هەم خەڵک کورد لێرە استقباڵی لێکەن لە نۆرۆزە لە شایەکانە هەر لە حاڵەت ئادی شاکە هەر هەست وەلێ مردم لە شایەکانیانە فرەتر تێن بەرەو جلی بەرگی کوردی چۆن جلێکە کە لە شاییە هەمیشە استفاداوێ. واقعا حیفە ئەم پوششە ئەم لباسە بەم زرافەتەوە واقعا حیفە لە بین بچێ. ئینسان تا ئەو جێگەی کە ئەتوانێت لە هەرچی مەراسمان لە هەرچی شوێنە بتوانێت لەم لباسەکە واقعا لباسێکە محەجەب لباسێکە کوردەواری حیفە لە بین بچێت. ئەم لباسە حتمما بکرێتە بەر و ڕۆنەق بە دەرگی فرەفرە عالیە بێت. من یەکی خۆم تا ئەو جێگە توانیگمە لە مناڵا بووگە برازاک بووگە خۆی شک بووگە تا ئەو جێگە توانیگمە تەبلێغم کردگە بە نەحوی خۆیانیش مشتاق بووگن لە هەرچی مەراسمە لباس کوردیمان کردگە بەر شکر بۆ خوا لە هەرچی جێگە توانیگمانە حتا بۆ ناوبازار لباس کوردی لەبەرکەین و کە شناختە شدە بێت ئەم لباسە.